لە ماوەی دوومانجی ڕابردوو بەتاکید زەرەر و زیانێکی زۆر بەرکەتی گەشتیاری هەرێمی کوردستان کەوت لە نێوانیشاندا دەبەری سۆرانکە پشتی شێری کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان کەوتوتە ئەم دەوەرە لە گەرمەی هاتنی گەشتیاران و گەرمەی بازاڕی گەشتیاری ئەم ڤایرۆسە کەوتە ناو کۆمەڵگەی جیهانی و دەرەزەیەک دەسی لە کەرتی گەشتیاری بەتاوی لە وڵاتانی جیهانیش کرد. ئەمە ئەوەی کرد کە بەڕاستی لە دەبەرەکە ئێمە بەتەنها هزار کارمەندی شوێنە گەشت و گوزاریەکان بێکار ببینینەوە، تەواوی شوێنە گەشت و گوزاریەکان دابەخرێن، سەرجەمی چێشتخانە، مۆتێل، واروها هۆتێل، گوندی گەشتیاری هەمویان داخراوبن و شوێنە گەشت و گوزاریەکان لەو کاتانێکە زۆرترین گەشتار وتە دەکرد لە سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا یەک گەشتاریش نەدەبینی لە ئەمانە بەتاکید وای کرد کە بێبازاڕێکی زۆر بەرپا بکەن تا ئێستاش کاریگەریەکانی هەرماون.